میوانێکی ئازیزیشمان لەگەڵدایە بەڕێز کاک گۆران تاریق کە بەڕێزیان خاوەنی شەتڵگان لەلامان ئامادا بێت باسی ئەوەمان بۆ کات کۆمەڵک لەو ڕوەکانەی کە لە ناو ماڵەکانمانە هەمانە زۆر جار پێویستیان بە زیادکردن هەیە بەڵام نازانین بە چ ڕێگەیەک ئەکرێت ئەمانە زیاد بکرێن. هەر بۆی ئەمڕۆ لەلامانە کاک گۆران بۆی کە باسی ئەم ڕێگانەی زیادکردنی کۆمەڵک لەم ڕۆڵەکانەمان بۆ بکات و نیشانمان بەکردداری کە چۆن نەتوانین فێریان بین. کاک گۆران سڵاوی لێبێ بەخێر بێت. پێما بێت لەبەر گەرماکە لاکمان کردی وایە؟ هەرچەند ئیشەکەی ئێوە هەر خۆی لە شوێنێکی گەرمایە گەرم و شێدارە هەر شوێنێکی گەرم و شێدارە. جا ئێستا پێم بڵێ لە کام ڕۆکەوە دەست پێەکەی؟ بەڕاستێکی سەرەتا ئەبێ دابەشیانکەین سێ نوع زیادکردن هەیە لە گوڵی ژوورەوەیە بەڕێگای قەت دەکرێت بەڕێگای گەڵا ئەکرێت و بەڕێگای ئاویش ئەکرێت. ئاوی مەبەستە لە ڕیشۆیە؟ بڵێ هەنێ ڕۆگەیە حساسە بە ئاو ناتوانین لە ئاوە زەرعیکەیت هەنێک گوڵ هەیە لە گڵیشە زەرعکرێت لە ئاویشە زەرعکرێت یعنی ئەم هۆکارانەیە ئێستا بۆ نمونە زامبیایەکێکە لەو گوڵانەی کە زۆر حەزی بە ئاو نییە ڕەگی نییە هێلکەدانی هەیە ئەمە هەڵگری ئاوە ناتوانانی تۆ قەدێ لە مۆرگری بیخیتە و ئاوانێ و ئیزافەی پێبیت بەڕاستی ئەبێ بە پێی گەڵا ئەم گەڵایانە یەک گەڵالی ئەەکەیتەوە بۆ ناو پیتمۆسەکە لە ماوەی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ ڕەگ دروستەکات. پێش ئەوە زامبیا ئێستا گوڵەکە لە زۆرێک لە ماڵەکانە هەیە ئەمە پێویستی بە چی هەیە؟ ئەم گوڵە بەڕاستی لای ئێمە زۆر گونجاوە بۆکە شوای ئەمە زۆر باشە گوڵێکە پێویستی بۆیە 15 ڕۆژ جارێ ئەو بدرێ لە مانگێکە دووجار. تەنانەت بم هاوینەشە بە 15 هیچ حەقی نییە بەسەرەوە بەڵێ کە زۆر بە تەحمل و خۆڕاگرەوە لە پێویستی بە هەتاو نییە حەزی بەس بە ڕۆشناییە لە شوێنی تاریکی شاژی و ئەوەی کە پێویستە مانگانە بووی بەکاربێنی خواردنی MPKەیە لە کەتەلۆگەکەیان نووسراوە ئەمەژەی پێکراوە کە بێ مانگی جارێک وەکو پاودەر ئەکرێتە ئاوانێ و ئاوی پێدرێ چەندێک کەوچکە چایەک وەکو با بڵین ئەین سکوبی کەوچکە چایە بەکاربێنین بۆ 2 لیتر ئاوە ئەو 2 لیتر ئاوە بۆ بە تایبەتی ناهی دەژەرمدارە ئەتوانین بۆ دارەکانی تریش بەکاری بێنین مانگانە بەڵام زامبیا MPK ئیجباریە بۆ زامبیا عنی ئیجباری تۆ بێ مانگانە ئەم خواردنی بیتی دوو کەوچک لە 2 لیتر یەک کەوچک لە 2 لیتر ئاوە یەک کەوچکە چا بۆ 2 لیتر ئاوە باسی ئەوەت کرد کە ئەمە بە گەڵا زۆرە بێ وایە ئەمە هێنمە پێشەوە تۆ ئازێت کێشی گەڵاکە هەر لە هەر شوێنێکی ئەم ئاساییە لە هەر شوێنێکی ئێرە لێکێتەوە بەڵام گەورەترین گەڵا دیاری بکەین بۆی کە بیشی بینن یەکێک لەم گەڵایانە وەرەگرین بەم شێوەیە بۆ ڕواندنەکەی بەڵێ هەر احتیاجی ئەم گڵەکەیەتی زۆر جار ئێمە لامان وایە ئەوەی کە قەڵەممان هەبوو ئەیخێنە ناو ئاوەوە هەموو قەڵەمێک نابێت ینی ئەوە ساوەش ڕوونکردنەوە بۆیە کە چ قەڵەمێکە بێت بەم شێوەیە هەر گەڵا لێ بکەرەوە بیکەرەوە سندانەکەی خۆی احتیاجی بەڵێ لە ماوەی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ ڕەگ دروستەکە کە ڕەگ دروستەکە ئەبێت جێکینەوە بیخێنە ئینجانێکی تر گڵەکەی فشەڵ بێت پیتمۆس بێت ئەوە زۆر باشە مادی پێڕلایتی تیا بێت بۆ ڕتوبەت بۆ ڕێگایە تقریبن بۆ ماوەی 30 ڕۆژ ئەبێ بە گوڵێکی تایبەت و ئەتوانی بەتلێبەت لە شوێنێکی ترە بەکاری بێن باشە ئەو خاکی کە ئاماژت بۆ کرد بۆ هەر زامبیا گەورەکەش ئەوە پێویستە یان ئەمە بۆ قەڵەمەکە زۆر بۆ زامبیاکەش تەبیعەتیم گوڵە حەزی لە گڵەکی فشەڵە حەزی بە ئینجانەی گەورەش نییە حەزی بە ئینجانەیەکە درێژ و لولەیی بێت بۆی ئاو زۆر نەگرێت ئاو زۆرگرتنی سندانەکە وای لێ ئەکات ئەم گوڵە بەڕاستەکەی ئەبرزێت ئەنی ئەبێت تۆ ئەگەت لەوە بێت ئەم گوڵە هەتا تاوەکو 4 سانتیم بە 50 توانی خیاسیکەی 3 ئینچ بۆ 4 ئینچ دەستخیتە خوارەوە کە وشک بێت ئەنج ئاوی بیت خۆڵەکە هەڵبێنەوە بە قەت چەندێک بڵێ 3 سانتیم بۆ 4 سانتیم 50 خیتە خوارەوە بۆ گڵەکە ئەنج ئابێت ڕاستکەی کە بڵێ احتیاجی بڵێ 3 ئینچ ئەنی ئەمە پێڵێ 3 ئینچ ئەم 3 ئینجا کە دەستخیتە ناوی وشک بوو کاتە پێویستی بە ئاوە ئاوی بیت باش ئەمە لە زامبیا گوڵێکی تر ئەگەر نیشانمان بەی ئەمەیان ئەم گوڵەیان ئەمە قەفە سەدریە بەڵێ با من ئەمەیان ئەملاوە لە تەنیشتی خۆم ئەم جۆرە گوڵە ئەمە خۆم زەرعم کردو بەڕاستێکی ئەمە ناوی چیە؟ ئەمە ناوی قەفە سەدریە قەفەزەی مشەبەکیشی پێڵەن بە عەرەبی ئەم لە خێزانی گەڵا وەرەقەکانە و بە ڕێگای ئاوی زیاکرێت بە گڵ زیان ناکرێت احتیاجی گەڵایەک لەمانە وەرەگرین وەکو ئەمە جۆرێکی ترە هەر لەو گەڵایانی پێڵم بەیبی ڕۆمیە هێناومە لەگەڵ خۆمە ئەوە تا گوڵەیە ئەمی جۆرێکە لەوان کە ئەبێ ئەمیژە بە ئاو زیاکرێت ئەوەیانە کە ڕەنگی گەڵاکەی خۆم بێنم ئەمەیان
ئەمە جۆرێک ئەمەش هەر بەیبی ڕۆمیایە و بەڵام گەڵای دڵی پێ ئەڵێن ئەمەیان بەیبی ڕۆمیایە و نوعێکی ترە کەتەلۆگیشی لەسەر و ئەسا ڕوونیەکەینەوە چۆن خزمەتەکرێ ئەمانە بە ڕێگەی ئاوی زیاکرێن ئەم نمونانە و ئەلەکاسیاش ئەمەش عینەن شت گوڵێکی ینی غەریبە بەڕاستی جۆرێکە لەو گوڵانی کە تۆزێک حەزی بە نازم مەکرە ئەم گوڵە خزمەتی قورسە تۆزێک ئیزعاجە ئێمە خۆمان جارێکە بە تەواتی شارەزان نەبین لەو بوارانەی کە ئەو گوڵانەی غەریبن خزمەتیان کرد ناوی چی ئەم گوڵە ئەوە ئالۆکاسی پێڵن جۆرێکە لە ئالۆکاسە جۆرێکە لە خێزانی جوێفیل ئەمەش هەر ئالۆکاسی پێڵن بەڵام جۆرێکە لە خێزانی هەر جوێفیل بەڵام گەڵای سەوزە ئێستا ئەوە نەخۆشە گەڵاکەی بۆ شێوەیە ئەوە هەر خۆی وایە ئەمە شتێکی ستاندی دنیاە بەڕاستی زۆر کەمە لێرە ئەم جوێفیلە هەر خۆی وا دەرەچێت بەڵێ تقریبن لە شێوەی شکڵی ڕۆکی دەریایی تایە خۆی تەبیعی وایە جوێفیل ئێمە خۆمان زۆر کە باوە گەڵا گەورەکەیە ئەو لە هەموو ماڵەکە ئێستاژەیە بەڵام ئەمانە تازن هەر خێزانی جوێفیلە باشە جا ئەمە بۆ نمونە هەر یا ئەو ڕۆکی تەنیشتەدیان ئەو ئالۆکاسیە ئەگەر نیشانمان بی ئایا ئەمانە هیچ کامیان ئێستا ئەکرێ قەڵەمی لێ بگرێت یانە باشترین کات بۆ قەڵەمکردن یا بۆ زەراکردنی گوڵی ماڵەوە بەهارە هاوینە پاییزە ئێستا وەرزێتی بڵێ ئەتوانی ئێسالی وەرگریت هەش قەڵامێک بمانەوێت لەمانە ئەمەیانشانمان بێت چۆن لی ئەکەیتەوە چونکە زۆر ناسکیش دیارە ناسکە و زۆر ئاساییە و ئەژی کێشەی نییە یەکێک لەمانە ئێستا بۆ نمونە قەدە وەرەگرین بە مەقەستیان بە چەقۆی احتیاجی پێ بێ ئاساییە بەڵام ئەمانە گوچ کۆمەڵە گوڵی ناسکن بە هەموو شێوێت تەعاملیان لەگەڵاکرێت ئاساییەگە هەر چۆنێوێ بتەوێت بەڵام من بیستونە ئەڵێن ئەبێت دەست پاک بێت بۆ نمونە بەوەی کە نەبێتە هۆکاری گواستنەوەی نەخۆشی نەخۆشی ئێستا هەنێکە زێ هەنە گوڵ هەیە بەڕاستی بە پێست حساسە لەگەڵ گوڵە تەحملی نییە هەنە ئێستا بۆن من دفن باخیمانەیە کە زۆر کەس باوە باسیەکەن کە پێیان وایە ژەهراویە بەڵام دفن باخی جۆرێکە هەر وەکومە تا دوایە گەڵاکانی خەتی سەوزیکاڵی تیا شاشە زۆر زۆرانی خەڵک منە بەتایبەتی خێزانێ بۆ لە ئێمە بەتایبەتی پرسیامان لێگەن لە تۆڕەکانە پێدیمان پێوەکەن ئەمان بم شێوەیە ئەکرێتە ئاو باشە جا هەندێک جار ئەڵێن شتێک بی بە دەوری ئەو پەرداخەیان ئەو قاپەیە کە تێت خستۆ بۆی ڕووناکیەکە بەر ڕێگەکانەکە ئەمە دروستە یان بوو ئەوە زیاتر بوو ئەوەیە کە تۆ ڕووناکێکی زۆرە هەبوو ئەتوانی تەخلیفێکی زۆر ئاساییە بەڵام بۆ چیە زیاتر بۆ دروستبوونی قەوزەیە ئەم ڕۆکە تووشی قەوزا بێت ئەگەر هەتاو لێت پێویستی بە هەتاو نییە ئەم خۆی دروست دەکات و بەتایبەتی بۆ ڕێگەشی بەڵام خواردنێ توانی بەکاری بێنی ئێستا ئەمە ڕۆکەکە ئەگەر ئەتوانین دەریبێت نیشانێکی بن ئێستا ئەم ڕێگە بەقەت ئەوە هەیە کە ئێمە ئەتر بخەی نەگڵەوە ئێستا کاتێتی باشە ئەمە دروست بووە چۆن بێت گڵەکەی ئەفون مش بێتە دەرەوە یەکجار ئەم گوڵە ئێستا حازرە بووی کە بکرێتە گڵی پیتمۆسەوە و ئەم گوڵە بەپی تەبیعەتە گوڵەکانە گۆڕێت ئەم حەزی بە گڵێکی فشەڵە و حەزی بە ڕووناکێکی زۆرە هەفتەی جارێک ئاوانی پێویستە قەفەسەدی تەعاملی خۆشە و گوڵێکی خشۆکە هەڵەگەڕێت بەسەر داری تایبەتی خۆی هەیە بەسەر ئەوەیە هەڵەگەڕێت و احتیاجی ئەژی لەنا هەموو ماڵەکە لای ئێمە باشترین جۆری گوڵە کاتم لەگەڵ ئەوەی کە پێویستی بە کۆمەڵێک خزمەت هەیە وەکەوەی کە لەبەر هەتاوانە بەڵام بە شێوازێکی گشتی ئاسان و تەعاملی زۆر خۆشە بەڵێ وەکو فەرقیە لەگەڵ ئەلۆکاسیایە کە ئەمە پێویستی بە ڕووناکی کەم هەیە پێویستی و جیاواز بەڵێ ئێستا من لە ڕووی پێویستەکانی چی پێویستە هەفتەی جارێک ئاوانی پێویستە لەبەرەوەی ئەبێت گڵەکەی وشک بێت و ئەنج ئاو بدرێت و حەزی بەشەی زۆر زۆرە و تەبیعەتی چۆنە لای ئێمە ئەم گوڵە ئالۆکاسیانە گەڵایەت کە دەرەکەن و گەڵایەک ئەخەن بەپی کە شوی ئێمە تۆزە وشکە مەسەلەکە بەس ئەوەیە فەرقیانەی خزمەتەکان ڕەنگی گەڵاکان ئەگۆڕێ لێوارەکەی بێت نوکی گەڵاکە بێ ئەمە واتە ئەوەی کە کێشەیەکی هەیە ئەم کێشەیە زیاتر چییە؟ هەڵقرچانی گەڵای پێڵەن تقریبان تقریبان ئێستا ئەمە وای لێ نەهاتوە بەڵام ئەمە بە دەست وای لێ هاتووە کە شکاوە شوێنێکی وای لێ هاتووە بۆ سێ هۆکارەگەڕێتەوە یەکەمیان نایترۆجینە دومیان فۆسفۆرە سێهەمیان پۆتاسیۆمە ئەم سێ مادەیە هەمانە لە خواردنە ئەبێ بەکار بێت بە ڕێژەی 20 متەوازنی پێڵە بەڵام ئەگەر گوڵێک بتەوێت خێرا بتەوێت گەڵای پێ بکەیت
ئەوە مادێکی تایبەت هەیە پێڵەن نایترۆژین تۆ تۆی نایترۆژینەکە بەکاربێنیت زێخێرا گەشەی پێ ئەکات سەوز و جوانیەکات ئەو مادانەی کە پێویستی پێیەتی ئەو وەریەگرێ لێ کاتە ئەگەر هەرێک لەم قەڵەمانەمان خستە گڵەوە گڵەکە ئەبێت چیت یابێت ئەبێ پیتمۆز بێت ئەوەیە کە حەزری لە گوڵێکی ئەندامیە بەتایبەتی بۆ ماڵ بەکارێت گوڵێکە ینی گوڵەکان تیای ساحەتەکەن و گڵەکەش پاک و خاوێنە لە ڕووی حەشەراتەوە لە ڕووی بۆنەوە و زۆربەی کات ئێستاش ڕێزمەیانێک لە ئایلەکان پێینی ئاژەڵی بەکارێنن ئەوە زۆر غەڵەتە بەڕاستی بۆ ناو ماڵ نابێت ینی بێسان پیتمۆسە ئامادەکراوە لەبەرەوەی کە مادێکی زۆر باش و بە سوودیتیایە باشە کاتە ئەمە هەرێک لەمانە زانیمان بە چ شێوازێک زۆرەکرێت تا ڕادێک زانیاریوان وەرگرت لەسەر ئەوەی کە چۆن ئەمانە قەڵەمیان لێ وەربگرین و ئەمەش کۆمەڵک زانیاری باشە چونکە ئەم ڕۆکانە لە ماڵی زۆر بەمانە هەیە بە تایبەت ئەم زامبیایە کە ئێستا لە ماڵی زۆرێک لە کەسەکانە ئەبینە چونکە بە هەماشە کە گۆران ئاماژەی بۆ کرد خزمەتێکی کەمیشی پێویستە سپاس بۆ ئامادەبوون